بە مەبەستی گرنگیدان بە بەهرە و تواناکانی قوتابیان بەشی کۆمپیۆتەر لە زانکۆی سۆران پێشانگای زانستی تەکنەلۆژیای زانیاری بۆ قوتابیانی کردەوە. تیایدا چەندین پرۆگرامی بەسوود کەوا لەلایەن قوتابیانەوە بەرهەم هێنرابوون نمایشکران. پرۆژەکە من پرۆژێکی گشتوکاڵیە بە ناوی ئینتەلیجنت گاردن واتە باخچەیەکی زیرەک. ئەم باخچە زیرەکە لە سێ بەشی سەرەکی پێکاتووە. بەشی ئیریگەیشن وادان واتە ئاودانی ئۆتۆماتیکی، بەشی دووەم بەشی لایتنینگە واتە ڕووناکی ئەش ئۆتۆماتیکیە بە ڕۆژ ڕووناکیەکان دەکوژێتەوە بە شەو پێبێت بۆی کارەبایەکی زۆر سەرف نەکەین بۆ پاراستنی کارەبا. بەشی سێمیشی بەشی مۆسکیتۆ ڕیمۆڤەرە، ئەم بەشەمان بۆ پاراستنی باخەکەمانە لە مێشولە و حەشەرات و ئەو شتێلە. پرۆژەی من بریتە لە سمارت کەین واتە گۆپاڵی زیرەک بۆ کەسی نابینە. ئەم پرۆژەی من خزمەت بە کەسی نابینا دەکات. ئەمە لە سێ ئالتراسۆنیکمان بەکارێنەوە. بربەستی بەرز دیاری دەکات، بربەستی نزم دیاری دەکات، هەروە کاتێ لەسەر قادر ماچۆ دەکات یان شوێنێک زۆر بەرزە ئەوەشت بۆ دیاری دەکات. پرۆژەی بە ناوی حکومەتی ئەلکترۆنیە بۆ نمونە زۆر هاوڵاتیان کە سەردانی هەر دائیرەی حکومی دەکەن پێویستیان بە چەند زانیاریەک هەیە بۆ ئەنی چەند زانیاریەک لەگەڵ خۆیان دەیبەن بۆ نوپوسە کار زانیاریە فۆرمی خۆراکەوێنەی کەسیە ناسنامەی کەسیە لەگەڵ خۆدا دەیبەی ئەزە لێرە پێویست ناکە لەگەڵ خۆت بیبەی لێرە بە حاضی دامناوە. پرۆژەکەی من سمارت هۆمە واتە خانووی زیرەک. سەرەتا کە داخلی ماڵەوە بین دەرگایەکمان هەیە، دەرگاکە سیکەیە لۆ خوارێ نەوی ئەبیتەوە وە بەرش ئەبیتەوە لە ڕێگای کۆمپیوتەر وەلە پاشی حەدیقەیەکمان هەیە ژێرەکەی گەراجە هاتوانین کۆنتڕۆلی بکەین لە ڕێی کۆمپیوتەر. ئەو سێڤەرەی هۆمانە ئەگەر هاتو تاوانبارەکە بچێت بۆ دەرەوەی وڵات بەواسێ ئەم بەرنامەیە لە فڕۆکەخانە و لە مەرزەکان ئەتوانین کەسەکە دەستنیشان بکەین. ئەگەر هاتو کەسەکە پاسەپۆرت یان جنسەیە خۆشی گۆڕی بەو شێوەش ئەتوانین کەسەکە دەستنیشان بکەین بە واستەی وێنە. لە کاتی تۆمارکردنی زانیاری لەسەر کەسەکان وێنەی کەسەکەمان پێویستە. بۆیە لە بەرنامەی دووەم لە فڕۆکەخانە و مەرزەکان کامیرای هەیە، ئەو کەسە دێتە پێش کامیرای ئەگەر زانیاریشمان لەسەر نەبی یەکسەر معلوماتەکانمان لە داتابیس پێشانەدا ئەڵێ ئەوە کەسی تاوانبارە. سەرۆکبەشی کۆمپیۆتەر لە زانکۆی سۆران ئاماژە بەوە دەدات ئەگەر حکوومەت پاڵپشتی قوتابیان بکات و گرنگی بە پرۆژەکانیان بدات دەتوانرێت لە دام و دەستگاکانی حکوومەتیش سوودیان لێوەربگیرێت. ئەمە دەبینین کە ئەو پێشنگایانە دەکەنەوە چەند بە حەماسەت تەڵەبەکان ئیشی سەر دەکەن. بەڕاستی ئەنجامەکانیشان وەکو خۆتان بینیتان ئەنجامی زۆر ڕێک و پێک و زۆر باشن دەکرێت ئەگەر پاڵپشتیان بکرێت لە دوا ڕۆژ حکوومەت پاڵپشتیان کە بە دڵنیاییەوە پرۆژەی چاکی دەرەچێت کە دەتوانێت لە دام دەستگاکانی حکوومەتیش بەکار بهێنرێت. بەرەو پێشچوونی هەرگەلوونەتەوەیەک پابەندە بە فێربوونی زانست و زانیاری و گرنگیدان بە بەهرە و توانایی زانستخوازان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.